ناوم یادگار محمود خوشکی شەی جەمال و عومەری حەلاو بێگومان ئەوانەی کە خەڵکی سلێمانی ئەسیلەکان ئەوانەی کە لە شۆڕشە ڕاستیەکەی ڕاستەوخۆ بەشدار بوون و پێشمەرگە بوون تەنزیمی ناو شار بوون هەموو ئەوانە دەتوانم بڵێم بنەماڵەی ئێمە ڕاستیەکەی دەناسن و بنەماڵەیەکی نەناسراو نین. من شان بەشانی چۆنەڵێ خەباتی دایکم و براکانم بەداخەوە ناتوانم باز لە خەباتی باوکم بکەم لەبەرەوەی کە پێشەوەی من لە دایک بم باوکم شەهید ئەکرێت هەر بۆیە ناویشتم راوە یادگار بۆیە تەنها دەتوانم زۆر خێرا ینی هەڵگەڕێمەوانێ سەر دایکم و بڵین براکانم بێگومان لە زڕوفێکی وایە و لە بیئەیەکی وە کە گەورەبی بێگومان هەر پریشکت بەردەکەوێت دەبێتە بەشێک لە خولیا و لە ئارەزوت بەشێک لە نەک بەشێکی زۆری ڕاستەکەیە تەکوینەی کەسایەتیت لەو خەتەیە و لەو ژیانەیە و لەو عالەمەدا ڕاستەکەی دروستە بێ ئەوش کە ژیانێک و یا با بڵێ دیدگایەک و یا کەسایەتیەکی دەتوانم بڵێم لە خەمی نەتەوە و نیشتیماندا بەشدار دەبی ڕاستەوە خۆ یان ناڕاستەوە خۆ لە شۆڕشی ڕزگاری خوازی کورد و کوردستاندا بۆ لەبەرەوەی کە تۆ بەشێکی لەو خێزانە ناتوانانی ینی لە دەرەوەی ئەو بیئەیە چۆنەڵێ تەکوینەی خۆ بکەی یا عالەمە یا ژیانە بەرەو ئیتیجاهێکی تر بڕوا و نەوعێکی تر لە ژیان بڵێن بگوزارێت. لە پێش لەدایک بوونمانە هەتا ئەم ساتە وەختێک کە ئێمە دانیشتوین ڕاستیەکەی هیچ پرۆژەیەکی شخصیمان ئێمە لە ژیاندا نەبووە وەکو خێزان چی وەکو خۆشم وەکو تاکێک لەو خێزانە هەمیشە پرۆژەمان ئەوە بۆ کە ئێمە چۆن بتوانین خزمەتی ئەم نەتەوە ژێردەستە بەشخوراوە خاکداگیرکراوە بڵێن بکەین. ئەوە بوو لە قۆناغی منداڵیە لە قۆناغی متەوەستەیەوە هەتا قۆناغی ئامادەیش بەتایبەتی لە قۆناغی ئامادەیە من ڕاستیەکەی ڕاستەوخۆ و ینی بەشداریم لە شۆڕشی بزوتنەوەی ئازادی خوازی کووردە ئەو بوو تەنزیمی ناوشار بووم. تەنزیمی ناوشار بووم لەبەرەوەی کە دایکیشم هەر بێگومان تەنزیمی ناوشار بوو کاتێک کە کوڕەکان براکانم لە شاخ بوون. دوای ئەوە ژیانێکی زۆر سەختە ینیوەکو هەموو بنەماڵەیەکی پێشمەرگە لە شاری سلێمانیە لە کوردستانە ئێمە دەتوانم بڵێم کە نەمانتوانیوە ژیانێکی سادە یا ژیانێکی وەکو هەموو کەسێکی تر لە ماڵ و حاڵ و لەگەڵ برا و خوشک و دایک و باوکە بڵێن بەسەربەرین هەمیشە لە خۆشاردنەوە بووین هەمیشە لە ڕاکردن بووین هەمیشە لە خەتەرا بووین حتا تەنانەت ینی ئێمە یەکێک بووین لەو خێزانانەی کە ئەوە هیچ دوو جار هاتنە سەرمان کە بمانگرن ئەمن و سەغباراتی ئەو کاتەوە بەلازم محسین بەڵام بێگومان ئێمە تەنانەت هەتا شاری کەرکووکیش ئێمە نەمانەتوانی سەفەرکەین سەردان بکەین ئەجا چمای سەردانی بەغدا و ئەمانە بە حکومەیەکە بڵێن ناومان لە ئەمن و ئەمانە هەبوو بۆ دەستگیرکردنمان. تر دوای ئەوە ڕاستیەکەی من هاوسەرگیریم هین کرد هاوسەرگیریم پێکێنا چوونە دەرەوەی وڵات ساڵێک لە ئێران ماینەوانێ دوای ئەوە چوون بۆ ئەوروپا لەوێش ڕاستیەکەی ئێمە بۆ ئامانجە چوونە ئەوروپا لە تقریبا ناوەڕاستی هەشتاکان بۆ وەزعی کوردستان و کورد لەژێر دەسەڵاتی ڕژێمی بەعسە زۆر ڕاستیەکەی سەخت بوو یعنی چوونیشمان ڕاستیەکەی بۆ ئەوروپا بە بڕیار و بە ویستی خۆمان ڕاستیەکەی نەبوو لە دەرفەتێکە ئەگەر مەجال هەبێ بە دڵنیاییەوانێ باسی ئەوەش دەکەم کە چۆن ئێمە چوون بۆ ئەوروپا لێش کە چوون ئەوێ ڕاستیەکەی چێ من چ باوکی مناڵەکان بەنیازی ئەوە چوین بەوە دڵخۆشی خۆماندایەوە بەوە قەنەعەتیان پێکردین کە ئێمە بڕۆینە ئەوێ لەوێ خوێندن بخوێنین و بە جۆرێکی تر ئێمە بەشدار بین لە خەباتی
ئازادی خوازی بنێتەوە کەمان ئەو بۆ ئێمە هەرێکێک لە ئێمە خوێندنمان تەواو کرد زمانمانە تەواو کرد لەوێ بەشداری کۆڕکۆبوونەوەکان و خۆپیشاندانەکانە بۆ دژی ڕژێمی بەعەس. گەڕانەوەیەک بۆ سەردەمی مەناڵی ڕاستەکەی ئێمە لەبەرەوەی کە ناتوانم بڵێم بە بەردەوامی لە شوێنێکا ژیاوین ئەو شوێنەشی کە لێ ژیان ئەخیر شوێن بۆ ئەخیر گەڕان ڕاستەکەی گەڕێکی شەهیدان بوو گەڕێکی شەهیدان ئێمە وەکو بنەماڵەیەک کە نەمانەتوانی لە ماڵی خۆمانە بین ئەوە بێت دابڕانێک ڕاستەکەی دروست ئەبێت لەگەڵ چۆنەڵی لەگەڵ دراوسەیە لەگەڵ هاوڕێکانتە و دوای ئەوەش هەنێک لەو هاوڕێیانەم ڕاستیەکەی ئەوان جۆرێکی تر لە ژیان با بڵێن ئەژیان یعنی نەوعێکی تر لە ژیان ئەژیان ئەگەر بە واتایەکی تر بێڵێم ڕاستیەکەی ئەوان هین نەبوون لەو عالەمەی ئێمە نەبوون لە عالمی چۆنەڵی بزوتنەوەی ڕزگاری ئازادی خوازی بڵین کووردە ئەو ناتیادی کەسێک بوون ینی ژیانی سادەی خۆیان هێنە کرد بەسەر ئەبرد دوایەوە ئەو ڕاکردنەوە و خۆشاردنەوەیش لە ترسی ئەوەی کە هین نەبێت نەگیرێن ناتوانانی ئەو پەیوەندیە هاوڕێتیە تونند و تۆڵە بڵین دروست بکەین خۆ هەرچەند من کە هاتمەوانێ لەگەڵ هەندێکیانە ڕاستیەکەی هەوڵمدا کە برادەرەتی دیسانەوە هینکەمەوە دروستکەمەوانێ بەڵام دیسانەوانێ هەر چۆنەتی ژیانی ئەوان باری کەسێتی کۆمەڵایەتی ئەوان ستایلی ژیانی ئەوان ڕاستیەکەی جیاواز بوو لە من و دابڕانێکی زۆر زۆرش هەبوو لە نێوانمانە بەداخەوە ناتوانانی ئەو دۆستایەتی ئەو هاوڕێیەتی کە لە منداڵیە یا لە گەنجێتیدا با بڵێن هەدبووە بتوانانی دیسانەوە دروستیکێتەوە بە پێی ئەو فترە زەمانیەی کە یا ئەو جوگرافیا دابڕانەی کە هەبووە لە نێوانمانە ینی حتا تەنانەت دەتوانم بڵێم لەگەڵ کەس و کاریشە وڵی لێم پرسی و احتیمال هەیە بە زۆربەی کەس و کاریشم بەداخەوانێ ئەسا مناڵیان بۆ مناڵیانە هەیە ئەمانە احتیمال هەیە زۆر بەداخەوە کە هینیان نەکەم نەیان ناسم ئەوەش دیسانەوە هەر پەیوەندی هەیە بە چۆنێتی و جۆرێتی چۆن ژیان بڵێن بەسەر ئەبێ هەر کەسە بە دڵنیاییەوەوانی دنیا دیدەیەکی خۆی هەیە ستاڵێکی ژیانی بڵێن خۆی هەیە چە من ئەتوانم بڵێم کەسێکی بڵێن کۆمەڵایەتیم شکر بەخواز و ئینسیجامم ئەبێ لەگەڵ ئەوانەی دەور و بەرمە بەس قورسی ژیان و مەشغەڵەتی ژیان و ئەمانەوە ئەکات دوورکەوتنەوەیەک ڕاستیەکەی بڵێن هەبێت لە نێوان ئەم کەسانە و پەیوەندیەکان احتیمال هەیە بە جۆرێکی تر بێ یا ئەو گەرمی بڵێن جارانی نەبێت لە گێریانی مناڵیمە پێکەنینێم بەخەم کەچی ئێستایە خەم دەریایە ئەو بوو راپەڕینە گەورەکە کرا ساڵی 1991 بێگومان چۆنەڵێ ئەو راپەڕینە جێ دڵخۆشی هەموو کوردێک بوو بەڕووخانی بە دەرچوون و ڕاوەدونانی ڕژێمی بەعەزمانای ئەو بوو ینی جۆرێک تامی چۆنەڵی سەربەخۆیی بە دەوڵەت بوون دەیدا چ بە گوێمانە چ بە هەستمانە چ بە بیرمانە زۆر زۆر ڕاستەکەی مرتاح بووین بەوە هینە بەوە راپەڕینە شکر بەخوا ئەو راپەڕینەش وەکو چۆنەڵی پێی خۆی چقان لە کوردستاندا ئەوە بوو ئەو دەستکەوتەمان بۆ بە دەستکەوتێک چۆنەڵی دەستکەوتێکی دێفاکتۆ لە مانتیقەکەیە
هێڵی 36یان ڕاستیەکەی لەلایەن فەرەنساوە دانا بۆ ئێمە کە لە ئەوروپا بووین بۆ ئێمە یعنی تەسەور ناکەی چەند ئێمە بۆ بڕیارە دڵخۆش بووین بۆ لەبەرەوەی کە ئێمە ڕاستیەکەی دەمانزانی کە ڕۆژ نییە گەنجمان پیرمان کچمان هین نەکرێن نەبێتە قوربانی و بە دڕندەترین شێوە لەلایەنە ڕژێم و ئەمن و ئیستیخباراتەوانی ینی کە ساحێبی ڕاستیەکەی خۆی نەبوو لە شارەکانی کوردستانە بەدەست ئیستیخباراتەوانێ بەدەست حتا تانانەت خائینەکانی بڵێن ناوە کوردەوانی چون زۆر جار ڕاستیەکەی نەک زۆر جاریانی هەمیشەوا بۆ لە مێژووە داگیرکرد ماڵی تۆ نازانێت بەڵام ئەوەی کە دوای ئەکەوێ ماڵەکەی پیشان ئەیە بۆ گرتنە بۆ ئەزدانە بۆ ئیهانەکردن و شکانی کە شەرەف و کەرامەتە بۆ زەوتکردنی هەموو مافێکە ڕاستیەکەی خاینەکانی ناو میلەت بوون ئەهاتنا داگیرکەریان هێنایە سەر ماڵە شۆڕژگەڕەکان و ئەو ماڵانەی کە پێشمەرگە بوون ئێمە ئاهێکمان پێ هاتەوانێ ئەنی ئێمە دەمانزانی کە هیچ نەبێت دایکم کە کوڕەکان لە دەرەوە بوون یەکێک برایەکەم ئەوە بۆ 83 لە شەڕەژێر باسیری گیرا و ڕەمی کرا هەر برایەکم ما بوانێ خەمی ئەوەم بوو کە دایکیشم بەو تەمەنەوانی ڕاستیەکەی بگیرە و سەرە نۆگۆمە بکرێ هەرچەند لەو فترەیە کە من هاتمەوانێ 93 بۆ تازەی جوانەمەرگی برام کاکە جەمالم لە ناو مەجلیسا دانیشتین بەداخەوناوی ئەو ژنم لێ بچۆتەوانێ کە دایکم خۆی ڕاستیەکەی لەگەڵ یەکێک لەو ئافرەتانەی کە تەنزیمی ناوشار بوون و تەتەری ناوشار بوون ڕاستی ڕزگاربووی ئەنفالن لەلایەن یەکێک لە سەربازەکانەوانێک کە لە ڕێگا سیارەیان ئەشکێت دەمە و ئێوارە ئەبێت تاریک ئەبێت بە ئیشارەت بەدایکم و بەو ژنەی هاوڕێی ئەڵێکە بڕۆن سەرمەکەونەوانێ سەرزی لە عسکەریەکان کە ڕاپێچانەکردن بۆ ساحەکانی بڵێن دەوروبەری ئەنبار و ناسرێ و ئەوانە جا بۆیە ڕاپەڕین و ئەو کشانەوەی باس و ڕاوەدونانی باس و دانانی ئەو هێڵا بۆ من بە تایبەتی نەفسی زۆر زۆر ڕاستێکی مرتاح لەبەر خاتری دایکم بە دەرەجەی یەک بە دڵنیاییوانێ بە دەرەجەی یەکیش بۆ هەموو ئەو دایک و خوشکە پێشمەرگانی کە لە کوردستانە هەبوون و دوای ئەوەش گەڕانەوەی پێشمەرگەکانمان بۆ ناوشار و گوندەکانی خۆمان و حەسانەوەی خوشک و دایک و خێزانیان بەو برا پێشمەرگانەمان ئەو بوو ئێمە ڕاستیەکەی لەو کاتە یەشا لە خوێندن تەواو نەبوو بووین خواخوامان بوو کە بگەڕێینەوانێ بۆ هەرێم هەروەکو وتم لە دوای ڕاپەڕینەکە ئەو بڕیاری فەرەنسا ڕاستی ژمارەی بڕیارەکەم لە بیر چۆتەوانێ کە دانرا وردە وردە ئێمە ئەگەر خێرا بڵێن گەشتێک بکەین بەو مێژووە یا بۆ قۆناغەیە ئێمە دەینە سەر ئەم کیانی کە ئێستا هەمانە کە بەرهەمی چەندین ساڵی خەبات و قوربانی کورد بووە ئەمەی لێ هاتۆتە بەرهەم کە ئەمەشی لێ هاتە بەرهەم ڕاستیەکەی بۆ ئەو کەسانەی کە لە بیدایەتەوە لە سەرەتاوە ڕاستیەکەی بەشدار بوون بڕاستەوخۆ لە شۆڕشی ئازادی خوازی نەتەوەی کووردە بۆ ئەو کەسانە چۆنەڵێ ینی گەیشتووی بە ئامانج ئەوەت ماوە کە بیتە قۆناغی دۆمانێ لە قۆناغی دۆماوە بە شێوەیەکی تر ڕاستیەکەی تۆ لە خزمەتی بڵین ئەم دەستکەوتابی لە خزمەتی دەرئەنجامی ئەو خوێن و قوربانیانابی ئەوە بوو ئێمە لە دوای خوێندن و ئەمانە زۆر پەلەمان بۆ ڕاستەکەی خوێندن تەواوکەین ئەزمموی کار لە ئەوروپا بەدەست بێنین بۆی کە دیسانەوە بینەوە بە شێوازێکی تر ئێمە خزمەتی میلەتی خۆمان بکەین بەشدار بین لەبەرەوە پێشچوونی ڕاستیەکەی بڵین ئەم هەرێمە ئەوە بوو ئێمە بڕێرماندا ڕاستیەکەی بگەڕێنەوانێ من خۆم ساڵی 2010 گەڕامەوانێ بۆ هین گەڕامەوە بۆ کوردستان 2010 کە هاتمەوانێ بێگومان پەیوەندیم کرد بە حیزبەوانێ پارتی دموکراتی کوردستان لێرە لە سلێمانی لە قیچوار و هەندێک بڵێن کەسایەتی کۆنیش با بڵێن مەلاییەکان پەیوەندیم پێوە کردن بەداخەوانێ زۆربیانم نە ئەناسیەوانێ
و ناوەکانیانم لەبیر چوو بۆوانێ بەڵام لێرە و لەوێ توانیم هەنە پەیوەندی لەگەڵ مەلایە کۆنەکانە ئەوانەی کە برادەری براکانم بوون ئەوانەی کە پەیوەندیان هەبوو بوو لەگەڵ دایکمە لە کاری سیاسی و تەنزیمیە ئەوە بوو مسیڤیشم دانا هاتمە بڵێن لەقی چوار دەتوانم بڵم ڕاستیەکەی ئەوانەی کە لە لەقی چوار بوون ئەو کاتە 2010 زۆر بەباشی منیان نەئاناسی من وەکو نەگۆک و یادگار توانم بڵێم مارۆک و کچی بڵێن ئەو بنەماڵەیەش ئەوە بۆ ڕاستیەکەی من هیچ پلە و هێنێکم وەرنەگرت تقریبان 5 ساڵ و 3 مانگ بوو بەس من اعتیادی بەبێ پلە و بێ هیچ پێگەیەکیش من کار و چۆنەڵی چالاکی سیاسی خۆم لە چوارچێوەی سیاست و ڕێبازی پارتی دیموکراتی کوردستان بارزانی نەمرا من لەم شارە بە درێژایی 5 ساڵ و 3 مانگ هەروەکو چۆن لە ئەوروپا ئێمە هیمانە کرد کار و چالاکی خۆمانمانە ئەنجام ئەیە بێگومان هەر لە بڵێن ناوپارتی دیموکراتی کوردستان و ڕێبازی بارزانی نەمرا ئەو بوو دوای 5 ساڵ و 3 مانگ بەرپرسێکی نوێ هاتە لەقی چوار کە ئەو کاتە بەڕێز کاکە سعید سەلیم ئاغا بوو من لێرەوانێ ڕێز و سڵاوم بۆ بەڕێزیان هەیە ڕاستەکەی چاپێکەوتنێکم هەبوو لەگەڵ بەڕێزیانە ئەوە بوو پلەی ئەندامە مەکتەبی پێیان بوومە ئەندامی مەکتەبی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی لەقی چوار لە 2015 وە بزانم مانگی 34 بوو سەرەتای قەیرانی بڵێن داراییەکە بوو کە لەلایەن عێراقیانە ڕاستیەکەی دەستکرا بە ڕاوەستاندنی تەواوی بڵێن پشکی هەرێم لە موچە و لە میزانیە هەرێم ئەوە بوو من لەوێ چەند ساڵێک ڕاستیەکەی هینم کرد دەوامم کرد خزمەتم کرد بەژاری بڵێن بەرنامە حیواریەکانی بڵێن کەناڵەکانەوانێک کە لە سلێمانیا هەن چ لە کەناڵەکانی خۆمان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانن چ لە کەناڵەکانی بڵێن لایەنەکانی ترکە لێرە لە سلێمانی هەروەها بە نووسینی وتار بێگومان کاری حیزبایەتی خۆم چۆنەڵی ئەنجام دەدا تاوە بوو لە سەرەتای 2019 هەر لەسەر داوای بەرپرسی لەق داوایان لێکردم کە بەرپرسیارەتی بەرپرسی ئەنجومەنی سلێمانی یەکێتی ئافرەتی کوردستانە بگرمە ئەستۆ تقریبان ساڵێک لەوێ دەوامم کرد ئەوە بوو بۆ ساڵی دووهەم ساڵی 2020 ئەم پەتای کۆڕۆناها و ئیترۆ بۆ ڕاستی داوامان نەکرد کارێکی تر کە ئەنجامان نایەکەمین کار ڕاستەکەی من وەکو بەرپرسی ئافرەتان حەزم کردەوە ئافرەتانەی کە لە میدیایە جێدەستیان دیارە و چالاکەن و ئاستێکی چۆنەڵی باش و باڵایان هەیە ئەمانە بهێنرە بەرچاو لە ڕێی ئەوەی کە خەڵاتێکیان ڕاستیەکەی پێشکەش بکرێەوە کۆمەڵی خەڵکی دیاری شارەکە بانک بکرێەوە بەشدار بن لەو ڕێزلێنانە و ئاگادار بن و ئەم دەم و چاوانە ڕاستیەکەی بناسن ئافرەت لە بوارێکی ترا لە دنیایەکی ترا لە عالەمێکی ترا ڕاستیەکەی بناسن و ئاشنا بن و پێی و بزانن کە ئافرەتیش لە دەرەوەی ئەو هینە تەقلیدیە ڕاستیەکەی ئەو ژینگە تەقلیدیە دەمێکەیە دەتوانێت لە هەردووکیە چێ لە ژینگە تەقلیدیەکەیە یا با بڵێن لە ژینگە ماڵداریەکەیە و هەروها لە دەرەوەی ماڵیش ئافرەت هین بێ ئافرەت دەتوانێت ڕۆڵی خۆی ئین کات ببینێ هەروەکو چۆن دەتوانێت ببێتە فەرمانبەرێک لە هەمان کاتە ببێتە دایکێکی باشیش و پەروەردەی ماڵ و ببێتە وەزیری داخلیەی بڵێن ناوماڵیش هەموو ئومورێکی ناوماڵیش خێزان ڕاگرێ و بیبا بەڕێوە دەتوانێت لە دەریشەوە ئەو ئیشانە بکە ئەو بۆی ئەمە هینێکمان ڕاستیەکەی ڕێخست ڕێزلێنانێکمان بۆ ئەو ئافرەتانە ڕێخست لە ئەمنە سوورەکە بۆ وابزانم
نازانم چه کارێکی ترمان ڕاستیەکەی ئێمە ئەنجامە ئەوە بوو من داوام لە خودی ڕاستیەکەی ستافی ئافرەتان کرد کە ئەوە لە پێشا دەستکەن بخێننەوە بۆ دروستکردنی خۆیان بۆ ئەوی کە بزانن ڕەوتە فێمینیستیەکان چییە. ئێمە ئەو ڕەوتە فێمینیستیانە زەرورە ڕاستیەکەی بیزانین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ڕەوتێکی فێمینیستی کوردانە ئێمە بتوانین ممارەسەی بکەین چکەم تۆ ناتوانانی ڕاستی مۆدێلی ژیانی ئاستاڵی ژیانی وڵاتێکی ترکە سرف سەقافی مێژووی سیاسی ئابووری لە تۆ جیاوازە تۆ بیهێنیت وەکو بەرگێکی قەرزکرا و بیکەی بە بەرگی بڵێن کۆمەلگاکەی خۆتە بەڵام ئەبێ بوێریش بی ئەبێ بوێربی لەو ئاستەیە کە چۆنڵی باس لە ڕاگررتنی شکۆی ئافرەت بڵێن ئەکە لەوە نابێ هیچ هینەکەت هەبێ خەتێکی بڵێن ڕەجعیت هەبێ یاتیا بە شەرمەنانە هینی لێ بکەی باسی لێ بکەین. ئێستا ڕاستیەکەی بە شانازیەوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقم چۆنێتی بڵێن گەیشتنم بەم پێگەیە زۆر حەزەکەم ڕاستیەکەی ئاماژە بەوە بم کە من لەلایەن حیزبوانێ حیزب داوای لێکردم حیزب بەڵی بژاردم کە من خۆم کاندید کەم ینی لەسەر داوای خۆم نەبوو بێگومان ئەمە جێی شانازیە جێی پێزانینە و جێی شەرەفیشە کە من ئەو شەرەفم پێ ببڕێ نوێنەرایەتی میلەتی خۆمی پێ بکەمە لە بەخایە بەڵام بەداخەوە ڕاستیەکەی ئەو بەرنامەی کارەی خۆم وەکو و کاتێک کە کاندید بووم لە چاوپێکەوتنەکانمە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە من ئاماژەم پێ ئەیە کە ئەمە بەرنامەی کاری من دەبێ وەکو نوێنەر لە بەخایە دەتوانم بڵێم ئێمە یا من نەمانتوانی هیچ کامێک لەو بەرنامەی کارانە هین بکەین بەدەست بێنین یەکێک لەوانە بۆ نمونە کارکردن بوو لەسەر مادەی 140 جێبەجێکردنی مادەی 140 دوو لەسەر دروستکردنی بڵێن ئەنجومەنێکی فیدراڵی بەدەستێنانی پشکی وەزارەتی پێشمەرگە لەسەر وەزارەتی دیفاعی بڵێن عێراق ئەمانە و کۆمەڵێک ڕاستی بابەتی تر کە ئەمە خۆی ئیشی ئەندام پەرلەمانە لە نظامێکی ئیتیحادیە لە نظامی ئیتیحادیە کاری نوێنەر ڕاستیەکەی دەگونجێت وەکولەوەی کە هین نەبیت لە نظامێکی ئیتیحادیان نەبی فیدراڵیە بڵێن نەبی بەڵام هۆکاری ئەوەی کە ئێمە نەمانتوانی وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان و وەکو هەموو فراکسیۆنەکانی تر نازام بەرنامەی کاری ئەوان چێبێ بەسنا بەرنامەی کاری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ڕاستیەکەی لە پێگەی ئەوەی کە نوێنەرایەتی ئەەکەی لە نظامێکی فیدراڵیە ئێمە ئەوە بەرنامەی کارمان بوو بێوان حەسە و موچەی هەرێمیش کە لە 2014وانە بە بیانووی جیاواز دەستیان خستۆتە بڵێن قوتی خەڵکی هەرێمەوانێ کێشەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕاستیەکەی من چەندین جاریش لە لێدوانە ئاماژەم پێیاوە ئەوان لە نظامێکی فیدراڵیە نوێنەرایەتی ناکەن بەڵکو ئەوان بە نیەتێک و لەسەر بەرنمەیەکی صرف مرکزێکی زۆر بەهێز ڕاستیەکەی کارەکەن و کاتێکیش کە ئەو پرۆژە یاسایانە یا هەموارانە یا اقتراحانە کە دێتە پەرلەمانەوانەیە ئەوان بە زۆرینی هەردوو لایەن چ سوننە چ شیعە ناهێڵن ئەسڵان زۆر جاریش بێتە سەر بەرنامەی کاری پەرلەمان و هەر شتێکیش لە خێری کوردابێ ڕاستیەکەی ئەمان لەبەر ئەو نیەتە کە حەزیان بە گەڕانەوەی بۆ مەرکەز و هەڵوەشانەوەی بڵێن فیدراڵیەتە ناهێڵن هێنا ئەو پرۆژەیە دەنگ بهێنێ بۆیە لەوەیە ڕاستیەکە من وەکو شەخص وەکو یادگار وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر دڵگرانم یعنی هەستەکەم کە نەمتوانیەوە ئەو نەک وەکو وەعەت یا وەکو ئەو کە خسمە بەردەمی دەنگدەری خۆم
کە بتوانم کاری لەسەرکەم بەڵام خۆشبەختانە لە ئەخێری ئاخر و ئۆخری بڵێن ئەم هێنەیە ئەم دەورەیە ئێمە توانیمان 8 بڕیاری مەجلیسی قیادەی سەورە کە پەیوەستە بڵێن بە مسادەرەکردن و تعریب لە ڕێی سیاسەتی تعریبەوانێ دەستیان گرتووە بەسەر زەوی و زار و عقاراتی کوردە لە سنووری مادەی 140 توانیمان لە ڕێی 8 بڕیارەوانەیە کە خۆی لە ڕاستەیە دەتوانم بڵێم لە 5,000 بڕیاری مەجلیسی قیادەی سەورە کە لەو 5,000 دەتوانم بڵێم نیوەی لە چوارچێوەی سیاسەتی تعریبەیە و داگیرکردنی خاکی بڵێنە کوردە لە ڕێەوە قەرارانەوانێ بەڵام 8مان توانی هین بکەین هەڵۆشێنینەوانی فەیتەمانی پڕەسرینە هەڕۆی ئەوە نادەیتە لەگەڵ هەنگاوێتە لە عمری من حسريتها لعمري